پێشمەرگەکە مەنداوبەکانی سەنگەری یەکێتی چاویان لە حیزبەکەیانە تا دۆخی سیاسی و حکومداری هەرێمی کوردستان بخرێتەوە سەر ڕاستە ڕێگای خۆی. لەم یادە پیرۆزەدا داوا لە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم یەک ڕێزی ناوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بیلبیلەی چاویان بپارێزن. خاڵی دووهەمەم ئەوەیە داواکارم هەندێ بڕگە و بابەت هاتوتە پێشەوە وەکو لابردنی بەڕێوەبەرایەتی کەمەندامانی سەنگەر، چونکە دوای شەهیدان جەناوی مام جەلال نازناوی شەهیدی زیندوی لە ئێمە ناوە، داواکارم لە بەڕێزیان ئاگایان لە کەسوکاری شەهیدان بێ، ئاگایان لە کەمەندامانی سەنگەر بێ، لە پێشمەرگە دێرینەکان بێ، لە زیندانیانی سیاسی بێ، لە جەماوەری کوردستان بێ. لە یادی دامەزراندنی یەکێتیدا کەمەندامانی سەنگەر هیوا دەخوازن حەزبەکەی سەرۆک مام جەلال نەخشە ڕێگای کاری داهاتووی خۆڕێخستنەوە بێت بۆ هەڵبژاردنەکان. ئەمە دوای کۆنگرا هیوادارین سەرکردایەتی تازەمان بە دڵێشی فرفراوان بە دڵێشی دڵسۆزانە بە هیوای سەرکەوتنێکی باش ئیشکارەکان بەرن بەڕێوە و داوا دەکەین بە قسەی هەندێ لایانی نابەرپرسیار کە هیچ حەزیەتێک و هیچ شوێرەوەریشان نەکردو بۆ کوردستان بە قسەیوانە نەکەن، ئەوان بە هەر شێوەیە گەڕێکەون بۆی ئاشتی و ئاشتەوایی لە ناو کوردستاندا پێکبێن و زۆر ئومێدیشمان بە سەرکردایەتی ئێستا هەیە ئینشەڵڵا کە بە زۆر بەسەرکەوتووی شەکانی خۆیان بکەن و یەکێتیەکەمان بۆ بکەنەوە یەکێتیەکەی جارە داوایان لێەکەین نەخەون دائیمەن هەر بە خەبەر بن بۆ یەکێتیەکەمان بدن پێشەوە وەکو جارانی جاران. لە سەرەتای دامەزراندنی ئەم هێزە سیاسی و پێشمەرگەکانی سەنگەری یەکێتی بە بەخشینی جەستەی خۆیان ئەرشیفێکی دەوڵەمەند لە جوامێریان تۆمار کرد و هەر ئەوەشە نازناوی شەهیدانی زیندویان پێبەخشرا. بەپێ ئامارێکی کۆمەڵی کەمەندامانی سەنگەر لە کۆی 4240 کەس لە نێو هێزە سیاسیە جیاوازەکاندا 3900 قارەمانیان وەک کەمەندامی سەنگەر یەکێتین و هەر بۆیە ئەم خەوات گێڕانە بە مافی خۆیان دەزانن شانازی بە یەکێتەکەی خۆیانەوە بکەن. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.